بەدەم ئازاری نەخۆشیە جەستەیەکانەوە باسی ئازاری لە دەستدانی سەرجەم ئەندامانی خێزانەکەیم بۆ دەکات. مام مەحموود هاوڵاتێکی دانیشتووی گوندی جەلەمۆردی سنووری خەزای چەمچەماڵە و 25 کەسی ئەنفال کراوە کە نزیکترینان هاوسەر و سەرجەم کچ و کوڕەکانێتی کە 10 کەس بوونە. ئەو نزیکی 32 ساڵە بەتەنها لە گوندەکەی خۆی دەژێت. بە تەواوی گوێ بووە لە هاوکاریکردن و داواکارەکانی لە حکومەت. چەند ساڵێک لەمەوبەر NRT چیرۆکی دۆخی ژیانی بۆ ڕایگشتی گواستەوە، بەڵام هیچ کەس بە هەنایەوە نەچووە. بەنەوەڵاوەندە قڕز بووم چاویشم نەبوو. چۆن کابڕایە بە تێدا 30 سال بە تێنە تۆ قڕز نابێم. تەینایی وەڵای ژیانم بەو ژیرانەی دەو خۆم بوو. خوا ناگڕی تر یارمەتیمیانە داوە ڕویان لێم بووی ترم چیم بگو تا لە قسەم دەرناچوونەوە. ئێستا نەخۆشی بەرۆکی مام مەحموودی گرتووە و بە ناچاری لای خوشکەزایەکی ژیان بەسەر دەبات. دەڵێت تاکە ومێدی بەر لە مەرگ دەستگیرکردن و بە سزاگەیاندنی ئەو کوردانەیە دەستیان لە پرۆسی ئەنفالدا بووە. تەمەنای ئەوە ئەەکەم کە ئەم کەسانێکەوە ئەوها ساحب ئەنفال و بەتەینا مامەتەوە کە تووشی نەخۆشی دەرونی ئەو شتە بوونەوە کە حکوومەت خستەخانەیە یان ڕوێشان هاوڕێشان لێ بداتەوە لەبارەی دەرونیەوە هە لەبارەی مالیەوە شەر نیێت و من ئەگە خۆم ئەگەر نەخۆشم و ئەگە تەوان و بای دەرونیم تەوانە بوو مچی لە مالیەکەم. ڕۆژی نوێی کانونی دووەمی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی قوربانیانی جینۆساید دەستنیشان کراوە و لە زۆرێک لە وڵاتان چالاکی جۆراوجۆر بەڕێوە دەچن لە پێناو ڕێگریکردن و دووبارە نەبوونەوەی ئەو تاوانانە. بەڵام لە هەرێمی کوردستان کەمترین بایەخ بۆ ڕۆژە دەدرێت. نازانم خەریکی چی نەمانە خەریکی یاری بەهستی ئەمن لە تاکەن وشە گۆڕی نەنازم وشەی کوردی بۆ کوردی چ گرنگیشەی لە پەرلەمانە دەبوو ئەمڕۆ بە باسی جینۆسایدیان کرد ئەمان گلەی لە دەرواکەن وڵاتانی دەرەوەدان بە جینۆسایدی کوردانانە تۆ باشە لەناو پەرلەمانەکەی خۆتا دانی پیانانەی لەناو حکوومەتەکەی خۆتا دانی پیانانە. بەرپرسانی پەیوەندیداریش دەڵێن وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانی حکوومەتی هەرێم لە ڕابردوودا هەوڵی داوە لە ڕێگەی دابینکردنی پارە و باشترکردنی ژیانیان ئاور لە کەسوکاری ئەنفالکراوان بداتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا لەسەر بژێوی ژیان کاری کردووە لەمە بە دوا ئیش بکات لەسەر ئەوانەی کەوا بە تەنیا ئاژێن کە کاریان بە تەنیا ژیان تووشی نەخۆشی دەرونی بوونە وەکو کابیان لێتەوە بە تەنیا زۆرینیان هەنێکیان لێدە پەچیان کەوتە تووشی نەخۆشی شەلل دەماغ بوون. تا ئێستاش بە هەزاران بەرکەوتەی چەکی کیمیاوی و ڕزگاربووی قۆناغەکانی ئەنفال بەدەست نەخۆشیە جەستەیی و دەرونیەکانەوە گیرۆدەن و نەتوانراوە ناوەند و سنتەری تایبەت بە چارەسەرکاریان بۆ بکرێتەوە. ڕزگار جەبار NRT چەمچەماڵ.